دیارە هەڵبژاردننی پێشوەختە داوای سەدرەکانە لە عێراق دوایەوەی کە بەنەوع لە نەوەکان شکستیان هێنا بۆ تەحالوفە سێقۆڵی هەیەیان بوو لەگەڵ پارتی و لەگەڵ سونەکان بۆی بتوان حکوومەتی یاندی عێراق تەشکیلکەن بەڵام نەیانتوانی بە ئەو سیستەمەی کە لە پەرلەمانێ زۆرینەیەک پێگەن و حکوومەت تەشکیلکەن. ئەو بوو دواتر پەنایان برد بۆ هەڵبژاردننی پێشوەختە بە قەنەعاتی من هەڵبژاردننی پێشوەختە چارەسەری کێشەکانی عێراق ناکە چکە هەڵبژاردننی پێشوەختە زۆر گۆڕانکاری گەورە بەسەر دەنگەکان و کورسەکانی پەرلەمان نایەنێ. عێراق تەبیعەتی وایە وڵاتێک کە پێویستی بە تەوافقات و لێ تێگەیشتن هەیە لە دەستوریشا بەنەوع لە نەوەکان ئەوە جێگیر کراوە بە قەنەعاتی من هەڵبژاردننی پێشوەختە گرفتەکان زیاترەکەوە ئەگەری ڕوودانی شەڕی ناوخۆی لە عێراقا زیاتر هەیە گریمان سەدرەکان لە 73 بوون بە 80 بوون بە 90 بوون بە 100 بەڵام ناتوان حکوومەتی ئایندەی عێراق پێک بێنن و ئەوانەی تری کە منافسی سەدرەکان خاوەنی هێزن دەولەی عەمیقان خاوەنی ڕاگەیاندنن خۆی ئیقلیمی پژگیریانەکا بۆیە هەموو ئەم هۆکارانە باشترین حل بۆ عێراق ئەوەی کە ئێستا لایەنە سیاسیەکان تەوافق بکەن و لەسەر مێزی گفتوگۆدا بنیشن بۆی حکوومەتی ئایندەی عێراق پێک بێنە. هەڵبژاردن ناچاری باشترین ئالێت و میکانیزمە بۆ دەستکردنی دەسەڵات پرۆسەیەکە لە دنیا ممارەسەیەکرێ هاوڵاتی مەفروزە نوێنەری خۆی هەڵبژێرێ وەلا مستەقبەلی حکوومەت تەشکیلکە بەڵام دیارە خەڵک بێ ئومێدە لە پرۆسەی هەڵبژاردن بێ ئومێدەکەی خەڵک لەوە سەرچاوی گرتووە کە ئەم هێزانە لە هەرێمی کوردستان حاکمن ئیشیان بە دەرەنجامی هەڵبژاردن نەکردووە خەریکی دزی و تاڵان و بە هەدەردانی سامانی ئەم میلەتەن خەڵک قەنەعاتی وای هەڵبژاردن ناتوانێت تحکومێ بکاو ئەمانش هەڵبژاردن زیاتر ئایندەیان بەهێزترەکە بۆ بەردەوامبوون لەسەر گەندەڵی و دزی و تاڵانبردن بۆیە بەڵام لە هەموو حاڵەتێکە هەڵبژاردن باشترین ئالێت و میکانیزم ئەگەر هاوڵاتیان بە جێوەیەکی جدی بەشداری ئەم پرۆسەیە بکەن بە قەنەعاتی من تەغییرێ ئەبێ لە واقعی سیاسی هەرێمی کوردستانە بەڵام کاتی هاوڵاتی بەشداری پرۆسەکە نەکات و فعلەن ئەوانیش لە ڕێگەی تەزویر و دەنگکردین و ترساندن و تۆقااندنی هاوڵاتیانەوە یا خستنە بەردەم تەماحی هاوڵاتیانەوە بۆی دەنگیان پێبن فعلا ئایندەی کوردستان هەر بەم شێوە بێکە لە ڕابردووە تێپەڕیوە. وڵا ئەوەنەی قسە بە حکوومەت وتراوە بە حیاتی هەڵبژاردننی چارەسەری ناگا. حکوومەت گوێی نەماوە نە گوێی ماوە نە چاوی ماوە حەج نابینێ لە خۆی زیاتر. ئیدە هەر یەک تاسە و یەک حەمامە هەر خۆیان هەڵا بژێڕێنەوە کە خۆیان هەڵبژێڕن هەر یەک شتە بە حیاتی ناگۆڕێ. احتیمالەکە ئەگەر ئەوان بۆ نمونە بگۆڕێن ئەوان نەمێنن لەسەر دەور لەوە ئەچێ هینکە گۆڕانکاری ڕووبا بەڵام لەو باوەڕانیم ئەبە هەتا ئەمان لەسەر دەور بن گۆڕانکاری ڕوونادا قەت لەو باوەڕانین ناوەڵە ئەزانی چییە؟ ئیسا خەڵک هەمووی گلەی هەیە لە حکوومەت تێگەی بەڵام کاتی هەڵبژاردنەکانی هەمووی ڕاگاوە لە نازانم ئەمە هۆکارەکەی ئەمە چییە؟ ئەڵێ حکوومەت دوعای لەم خەڵکە کردو بە قورئانەڵی نوشتە و جادووی کردو بە قورجێم خەڵکە ئەمانە بگۆڕێن چارەسەرە بێ ئەمان بگۆڕێن نەمێنن ئەم دوو بنەماڵە نەمێنێ لەسەر دەورە چارەسەرە بێ.